سلام عزیزان، خێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی سپۆنسەری پێنج کەسی و سپۆنسەری تایبەتەکەین. با بزانین داواکاری هەر یەکێک لەم جۆرە سپۆنسەرکردنە چییە و کێ ئەتوانێت سوودمەند بێت لە سپۆنسەری پێنج کەسی. سپۆنسەری پێنج کەسی چییە؟ واتە پێنج کەس کە ناسنامە یاخود هەڵگری ئیقامەی کەنەدا بن کەسێک سپۆنسەر بکەن بۆ کەنەدا. ئەمە یەک. دووەم، ئەو کەسەی کە سپۆنسەر دەکرێت دەبێت پەنابەر بێت و مافی پەنابەری وەرگرت بێت لەلایەن ڕێکخراوی UNHCR. جا لێرە تێبینیەک هەیە. کەسی سپۆنسەرکراو دەبێت پەنابەر بێت لە وڵاتێکی تر. یعنی بۆ نمونە تۆ ئەگە بتەوێت پەیوەندی بە UNHCR بکەی ئەبێت لە وڵاتێکی تر بی پەنابەر بی، نابێت لە کوردستان بی، نابێت لە عێراق بی، ئەبێ وڵاتەکەی خۆت بەجێ هێشت بێت لەبەرەوەی ژیانت لە مەترسی بۆ هەڕەشەی کوشتنت لەسەر بووە. من چۆن بتوانم پەیوەندی بە UNHCR بکەم؟ بۆ نمونە تۆ عێراق بەجێ ئەهێلی، ڕووەکەیتە تورکیا. کەسێک هەڕەشەی کوشتنی لێت کردو و ژیانی خۆت و خێزانەکەت لە مەترسیدایە ئەچنە تورکیا. لە تورکیا پەیوەندی بە UNHCR ئەکەی. چۆن پەیوەندی بە ڕێکخراوی UNHCR بکەم؟ لە گوگڵ ئەنووسم UNHCR، یتە سەر وێبسایتی سەرەکیان. لە بەشی سەرەوە نووسراوە Do you need help؟ یەمە خوارەوە ئەو وڵاتە هەڵەبژێرم کە من تیایدا پەنابەرم. بۆ نمونە تۆ چوویتەتە تورکیا پەنابەری، تورکیا هەڵەبژێرم. بۆ نمونە تۆ لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان پەنابەری و چوویتەتە ئەوێ بەڵام هەتا ئێستا وەڵامت وەرنەگرتووە، پەیوەندی بە UNHCR ئەو وڵاتەوەکەی. باشە؟ لێرە نەچن پەیوەندی بە UNHCR عێراقەوە بکەن، چونکە تۆ پەنابەر نیت لە عێراق، تۆ وڵاتی خۆتە، ئەبێ لە وڵاتێکی تر بیت. تورکیا هەڵەبژێرم. لێرە نووسراوە How to seek help as a refugee or an asylum seeker in Turkey. ئەمە هەڵەبژێری کە چۆن داوای یارمەتی بکەیت. لێرە بە دوو جۆر پەیوەندیان پێوە ئەکرێ. ئەگەر لە یەکێک لەم شارانەی ئەوە ئەتوانی پەیوەندیان پێوە بکەی، یاخود ئەتوانی ئیمێڵیان بۆ بنێری. ئیمێڵێک ئەنێری بۆ ئەم ئەدرێسە، تیایدا هەموو زانیاریەکانی خۆت داخلەکەیت و پێیان ئەڵێ کە من وڵاتەکەی خۆمم بەجێ هێشتووە و ژیانم لە مەترسیدایە و ئەمەوێ مافی پەنابەری وەربگرم لەلایەن ڕێکخراوی UNHCR، چکە من ناتوانم بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم. کە ئەو ئیمێڵت نارد یاخود تەلەفۆنت کرد، چاوەڕێ ئەکەی هەتا وەڵامت ئەیەنەوە. هەنگاوی یەکەم لە وەڵامدانەوە چییە؟ کە تەنها ناوت تۆمار ئەکەن. لەوانەیە بچیتە سنتەرەکەیان ڕێکخراوەکە ناوت تۆمارکەن و زانیاریەکانت لێ وەرگرن. دوای دیسان پێت دەڵێن چاوەڕێ بکەی. لە وەڵامی دووەم ڕۆژێکت بۆدا ئەنێن بۆ چاوپێکەوتن کە بچی چاوپێکەوتن بکەی. ئەگەر لە چاوپێکەوتنەکەش دەرچوویت، کۆدێکت بۆ ئەنێرنەوە کە تۆ مافی پەنابەری تۆرگرتووە لەلایەن ئەم ڕێکخراوە. جا پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا چەندێک چاوەڕێ ئەەکەم لە تورکیا؟ ئەوە کەس نازانێت. کەس نازانێت کەی سری تۆیت. لەوانەیە ساڵێ چاوەڕێکی، لەوانەیە 2 ساڵ چاوەڕێکی، لەوانەیە 15 مانگ چاوەڕێکی. ئەوە دیار نییە، تەنها خۆیان ئەزانن. باشە؟ کاتە تۆ یەکەم هەنگاوت چی بوو؟ عێراقت بەجێ هێشت، ڕوت کردە تورکیان هەر وڵاتێکی تر، مەرج نییە تەنها تورکیا بێت. ئیمێڵت بۆ UNHCR نارد یاخود پەیوەندیت پێوەکردن، چاوەڕێ وەڵامی ئەوانی. جا با بزانین هەنگاوی داهاتوو چییە. سێیەم، دوای وەرگرتنی مافی پەنابەری لەلایەن UNHCR کە ئەو کۆدەت بۆیەت و هەموو شتێک قبول کرا، ئەو کات مافی ئەوەت هەیە بەردەوام بیت بۆ جێبەجێکردنی کارەکانت لە ڕێگەی سپۆنسەری پێنج کەسیەوە. تێبینی دەتوانی هەوڵ بدەیت 5 کەس بدۆزیتەوە لە کەنەدا یاخود ئامادەکاری بۆ بکەی ئەو کاتێک کە لە تورکیا چاوەڕێی وەڵامی UNHCR-ەکەی. بۆی کاتت نەڕوا، ینی کاتێکی زۆرت هەیە، ئەتوانی خۆت ئامادە بکەی بۆ دۆزینەوەی 5 کەس. جا پرسیار. باشە من ئێستا هەڕەشەی کوشتنم لەسەرە، ژیانم لە مەترسیە، بەڵام لە کوردستانم. چۆن بتوانم پەیوەندی بە UNHCR بکەم؟
لەم حاڵەتە ئەبێ بە هەر جۆرێک بێت وڵاتەکەی خۆت بەجێبێلی. ئەگەر ئەزانی هەڕەشەی کوشتنت لەسەرە یاخود ژیانت لە مەترسیدایە ئەبێ بە هەر جۆرێک بێت داوای یارمەتی لە دەوروبەر بکەی بتنێرنە وڵاتێکی تر. جا چوارم، ئەگەر 5 کەست دۆزیەوە بۆ سپۆنسەرکردنت پێش وەرگرتنی مافی پەنابەری لەلایەن UNHCR، یعنی بۆ نمونە تۆ کە 5 کەست دۆزیوەتەوە ڕازی بوونە سپۆنسەرت بکەن، ئەو کاتە تۆ ئەتوانی پەیوەندی بە UNHCR ڕۆ بکەی کە لە وڵاتێک کە تیایدا پەنابەری و پێیان بڵێ کە من 5 کەسێ سپۆنسەرم ئەکەن لە کەنەدا، ئەتوانن کارەکانم ئاسانتر و خێراتر جێبەجێ بکەن. ئەو کاتە زۆر زۆر باشە بۆ خۆشت، لەوانەیە کەمتر چاوەڕێ بکەیت. ئەنجا با بزانین مەرجی سەرەکی 5 کەسی سپۆنسەر لە کەنەدا چییە. تۆ ناتوانانی هەر لە خۆتۆ بەس 5 کەس کە ئیقامەیان پاسپۆرتی کەنەدیان هەبێ هەڵیان بشێری بڵێ سپۆنسەرم بکەن. ئەبێ چەند مەرجێکی سەرەکیان تێدا بێ. یەکەم، تەمەنیان لە 18 ساڵ زیاتر بێ. دووەم، ئەبێ هەر 5 کەسەکە لە یەک شوێنی نزیک لە یەکۆ بژین. سێیەم، ئەبێ ئەو 5 کەسە بۆ ماوەی ساڵێک یارمەتی دارایی و یارمەتی کۆمەڵایەتی پێشکەش بە کەسی سپۆنسەرکراو بکەن، یعنی تا ساڵێک ئەوان بەخێوتەکەن. بەلایەنی کەمەوە 3 کەس لەو 5 بەشدار بووە ئەبێت ئامادە بن تێچووی سپۆنسەرکردنەکە بگرنە ئەستۆ، یعنی بۆ نمونە خۆی 5 کەسی ئەوێ کە فۆرمەکان پڕ بکەنەوە و ڕازی بن تۆ سپۆنسەر بکەن، بەڵام 3 کەسیان بەلایەنی کەمەوە ئەبێت تێچووی سپۆنسەرکردنەکە بگرنە ئەستۆ، یعنی 3 کەسیان ئەبێ پارەکە بیان. باشە؟ ئەو کەسانەی کە پارەکە ئەیان فۆرمەکەی ئەبێ پڕیکەنەوە پێڵێن فاینانشیل پرۆفایل فۆرم. فۆرمەکە لینکەکەی دائنێم لە ژێر ئەم ڤیدیۆیەوە، ئەگەر ئاماژە بە هەر وێبسایتێک بکەم لینکەکەی لە ژێر ئەم ڤیدیۆ بۆتان داهێنێ. بۆ نمونە تۆ 5 کەس دۆزیەوە لە کەنەدا، بەڵام 1 کەسیان پارەی هەبوو، 4 کەسەکەی تر وتیان ئێمە ناتوانین ئەو بڕە پارەیە بێن، بەڵام ئەتوانین فۆرمەکان پڕکەینەوە و یعنی ڕازی بن کە تۆ سپۆنسەر بکەین. لەم حاڵەتە تۆ ئەتوانی بە یەکێکی تر بڵێ، بۆ نمونە بە هاوڕێ و خزم و ناسیار و هەرکەیەک بێ کە پارەکە لە بڕی ئەوان بیا، چکە حیساب بانقێکە حکوومەتی کەنەدا دایئەنێ ئەبێ پارەکە بچێتە ئەو حیساب بانقە. تەنها 1 کەس ناتوانێت پارە بنێرێتە ئەو حیساب بانقە، ئەویش خۆتی، یعنی ئەو کەسێک کە سپۆنسەر ئەکرێ نابێ 1 دینار بیا. هەموو شتێک بۆ ئەو پەنابەرە بە خۆڕاییە. بۆیە بۆ نمونە کە تۆ 4 کەست 5 کەست دۆزیوەتەوە، لەوانەیە خۆت نەتوانی پارەکە بی، بەڵام لەوانەیە داوای یارمەتی لە هاوڕێیەکت بکەیت لە وڵاتێکی تر یاخود لە هەر شوێنێک بێت کە بتوانن ئەو پارەیە کۆ بکەنەوە بەس لەو حیساب بانقیە داینێن بۆ ئەوەی ئەم 5 کەسە بتوانن فۆرمەکان پڕ بکەنەوە و بەردەوام بن لەم سپۆنسەرکردنە. بە شێوەیەکی گشتی ئەوە داواکاری سپۆنسەری 5 کەسی بوو. با بزانین سپۆنسەری تایبەت چییە؟ جیاوازی چیە لەگەڵ سپۆنسەری 5 کەسی؟ سپۆنسەری تایبەت پێی ئەڵێن SAH Sponsorship Agreement Holders، واتە ئەو ڕێکخراو لایەنانە دەگرێتەوە کە دۆکیومنتی سپۆنسەرکردنیان لە کۆڵ حکوومەتی کەنەدا واژۆ کردووە کە پەنابەر سپۆنسەر بکەم بۆ وڵاتی کەنەدا، یعنی 5 کەس نین، ڕێکخراون خەڵک سپۆنسەرەکەن. ئەو سپۆنسەرانە زیاتر گروپە ئاینی و ڕێکخراوە مرۆیەکان دەگرێتەوە لە کەنەدا، وەکو کەنیسە و هەندێک لایەنی تایبەت کە یارمەتی پەنابەران دەدەن. لەم جۆرە سپۆنسەرە مەرج نییە تۆ ناوت لە ڕێکخراوی UNHCR گەڕابێتەوە وەک پەنابەر. ئەگەر تەنها ناوت تۆماریش کرد بێت ئەتوانی سوودمەندی، یعنی بۆ نمونە تۆ وڵاتەکەی خۆت بەجێهێشت چوویتە وڵاتێکی تر، پەیوەندیت بە UNHCR-ەوە کرد، وتت من پەنابەرم، من ناتوانم بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم، تەنها ناوت تۆمار بکەن، ئەگەر قبوڵی شوەرنەگری ئەوە هەر ئەتوانی سوودمەندی لەم جۆری سپۆنسەرکردنی تایبەت. چۆن سپۆنسەری تایبەت بدۆزمەوە و پەیوەندیان پێوە بکەم؟ لێرە نووسراوە to find a sponsorship agreement holder. ئەچینەوە سەر گۆگڵ find a sponsorship agreement holder. لێرە نووسراوە private sponsorship of refugee program مەداگری ئیتە خوارەوە. لێرە نووسراوە
پارێزگاکەت هەڵبژێرە. بۆ نمونە تۆ ئەتەوێ ڕێکخراوێک بدۆزیتەوە لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا. ئەمە لیستی هەموو ئەو ڕێکخرا و ئەو لایەنانە ئەگرێتەوە کە خەڵک سپۆنسەر ئەکەن بۆ کەنەدا. باشە، ئێستا لێرە 2 لیست هەیە لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا. بۆ نمونە ئێمە ئەمە داگرین بیسی موزلم ئەسۆسییشن. ئەچیتە گۆگڵ لێرە، ئەمە کۆپیەکەی کۆپی ناوەکەیان بکە لە گۆگڵ. لێرە نووسراوە بیسی موزلم ئەسۆسییشن. ئەچیتە سەر وێبسایتەکەیان. ئێستا ئەمە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە خەڵک سپۆنسەرەکەن بۆ کەنەدا. چۆن پەیوەندیان پێوە بکەی؟ ئەچیتە سەر کۆنتاکت ئەس. کە زانیاریەکانی خۆت پڕ کردەوە، لێرە ئەتوانی ئیمێڵێکیان بۆ بنێری بنووسی کە پەیوەندیم پێوە بکەنەوە، من پێویستیم بە یارمەتیە و داوای سپۆنسەرشیپ بکەم. ئەنجا پرسیارەکە ئەوەیە کەی وەڵامت ئەدرێتەوە. ئەوەی ڕاستی بێ بزانی کە خەڵکێکی زۆر نامە بۆ ئەم ڕێکخراوانە ئەنێرن و مەرج نییە هەموو کاتێک شوێنی بەتاڵیان هەبێ بۆ سپۆنسەرکردن، بەڵام تۆ ئەبێت هەوڵی خۆت بدەیت، ئیمێڵیان بۆ بنێری، چانسی خۆت تاقی بکەیتەوە. بەڵکو لەوانەیە لە یەکێک لەم ڕێکخراوانە شوێنێکی بەتاڵ هەبێ و کاتێک تۆ ئیمێڵ ئەنێری وەرت بگرن و بتوانن سپۆنسەرت بکەن. باشە؟ ئەگەری شویستت پارێزگاکە بگۆڕی، لێرە بۆ نمونە یەکەیتە نۆڤا سکۆشیا، هەموو ئەو ڕێکخراوانە نووسراوە کە سپۆنسەری خەڵکەکەن. ئەنجا پرسیارەکە ئەوەیە چۆن 5 کەس بدۆزمەوە لە کەنەدا سپۆنسەرم بکەن. ئێستا زانیمان چۆن سپۆنسەری تایبەت ئەدۆزیتەوە. ئی باشە 5 کەس چۆن بدۆزمەوە لە کەنەدا؟ هەر 5 کەسێک لە کەنەدا ناسنامەیان ئیقامەیان هەبێت ئەتوانن سپۆنسەرت بکەن ئەگەر ئامادە بن هەموو ڕێکارەکان بگرنە بەر. هیچ یاسایەک نییە کە ئەو 5 کەسە دیاری بکات، تەنهاوەیە کە تۆ 5 کەسی گونجاو بدۆزیتەوە. بۆ ئەوەی زانیاری زیاترت دەستکەوێ، ئێستا وێبسایتێکتان بۆ دانێم، لینکەکەی لەژێر ئەم ڤیدیۆیە. ئەتوانن سەردانی ئەو وێبسایتە بکەن کە پێڵە Northern Lights Canada. هەموو زانیاریەک لەسەر سپۆنسەرکردنی خەڵک بڵاو کراوەتەوە. ئەتوان پەیوەندیان پێ بکەن بۆ ئەوەی کە یارمەتیتان بیان چی بکەن و چی نەکەن، ئامۆژگاریتان بکەن. ئێستا با بزانین ئەو کەسەی کە پەنابەرە سپۆنسەر ئەکرێت ئەبێ چی بکە. بۆ سپۆنسەری تایبەت گرنگترین شتەوەی کە زمانی ئینگلیزی بزانیت. پێویست بە تاقیکردنەوەی ئینگلیزی ناکات، بەڵام ئەبێ بتوانی پەیوەندیان پێ بکەیت. لەبەر ئەوەی سپۆنسەرکردنەکە تایبەتە کە تۆ خۆت پەیوەندی بەو ڕێکخراوانەوە ئەکەیت، ئەبێ بتوانی بە زمانی ئینگلیزی ئیمێڵیان بۆ بنێری. پێویستە پرۆفایلێک بۆ خۆت دروست بکەیت و ئاماژە بە دەستکەوت و بەهرەکانت بکەیت بۆ ئەوەی سپۆنسەر بدۆزیتەوە. ئەشتوانی لە ڕێگەی فەیسبوک بەدوای ئەو گروپانە بگەڕێ کە خەڵک تایدا بەدوای سپۆنسەر ئەگەڕێن. یعنی بۆ نمونە تۆ لە وڵاتەی کە تایدا پەنابەری ئەتوانی پرۆفایلێک بۆ خۆت دروستکەی، سیڤیەکی جوان بۆ خۆت دروستکەی و پەیوەندی بەو ڕێکخراوانەوە بکەی، یاخود لە فەیسبوک بەدوایانە بگەڕێ ئەو گروپانە، خۆت بناسێنی کە تۆ ڕاستە پەنابەری لە وڵاتێکی تر، بەڵام بەهرەت هەیە، ئەزموونی کارت هەیە، زمانی ئینگلیزیەکەت باشە و ئەتەوێ یەکێ سپۆنسەرت کە بۆ کەنەدا. ئەنجا با بزانین تێچووی سپۆنسەری تایبەتی چۆنە. وەکو وتم، سپۆنسەرکردن بە خۆڕاییە بۆ ئەو کەسەی کە سپۆنسەر ئەکرێت. یعنی بۆ نمونە من سپۆنسەر ئەکرێم بە خۆڕاییە، بەڵام بۆ ساڵی یەکەم کە یم بۆ کەنەدا، ئەو ڕێکخراوەی کە سپۆنسەرم ئەکا پارەم نایەتێ. یعنی ئێستا لە سپۆنسەری 5 کەسی ئەو 5 کەسە لەوانەیە 2 کەسیان کەنەدی بن، بەشدار بن لە پارەکە لە تێچووی بەخێوکردنی تۆ لە کەنەدا بۆ ماوەی ساڵی. بەڵام ڕێکخراو تەنها فۆرمەکان و تەنها قبولکردنەکەی کە تۆ سپۆنسەر بکە، پارەکە ئەبێ خۆت ئامادەی بکەیت. چۆن خۆت ئامادەیەکەی دیسان ئێڵەمەوە نابێ خۆت بینێری. حیساب بانقیەکە کە حکوومەت دایناوە ئەبێ بە هەر جۆرێک بێت تۆ ئەو پارەیە بنێریتە ئەو حیساب بانقە، بەڵام بە ناوی خۆت نا. بۆ نمونە
لەوانەیە پارەکەی خۆت بێ بیەی بە هاوڕێیەکت لە وڵاتێکی تر بڵێ ئەو پارەیە بنێرە بۆ ئەو حیساب بانکیە، یان بۆ نمونە خزمێکی خۆتە، هاوڕێیەکتە، هەر کەسێک بێت گرنگ ئەوەی ناوی تۆ لەم هاوکێشەیە نەبێت، چونکە حکوومەت بە هیچ جۆرێک پارە لەو پەنابەرە وەرناگرێت. یەک کەس بی بەتەنیا خۆت سپۆنسەر بکریت ئەبێ ئەو حیساب بانکیە 16000 دۆلاری تیاابێ، ئەگەر 2 کەس بن 19000 دۆلار، ئەگەر 3 کەس بن 20000 دۆلار. ئەم پارەیە بۆ چییە؟ بۆ حکوومەت نییە، هەر بۆ خۆت سەرفیەکەی لە ساڵی یەکەم کەی بۆ کەنەدا. باشە لەبەرەوەی دیسان ئەیڵێمەوە ڕێکخراو پارەت ناداتێ، تەنها ئەوەیە کە پشتگیری تۆکەن بۆ سپۆنسەرکردن. اینجا چیتر هەیە لەسەر سپۆنسەرکردن کە گرنگە بیزانین؟ بازانین چەند خاڵێکی تر هەیە گرنگە ئەبێ بیزانین. ئەو کەسەی سپۆنسەر دەکرێت نابێت هیچ بڕەپارەیەک سەرف بکات. مەیەک دەتوانی یارمەتی لە ڕاوێژکار یاخود پارێزەر داوا بکەیت، یانی چی؟ بۆ نمونە تۆ 5 کەست دۆزیەوە سپۆنسەرت بکەن بەڵام نازانی فۆرمەکان چۆن پڕکەیتەوە، ئەترسی هەڵەیەک بکەی، شتێک زۆر ڕوون نییە لەلات، ئەو کاتە ئەتوانی داوای یارمەتی لە ڕاوێژکار بکەی یاخود پارێزەرێ بۆت جێبەجێ بکە، ئەوان حەق دەستی خۆیان وەرەگرن. ئەو پەیوەندی بە سپۆنسەرکردنەوەکەوە نییە، تەنها یارمەتیت دەیەن لە پڕکردنەوەی فۆرمەکان. ئاسانترە بۆ تۆ کە بتوانی پارەکەت کۆ بکەیت و اینجا بە دوای سپۆنسەر بگەڕیت، یانی ئەو پارەیەت هەبێت کە ئەبێ بخەیتە ئەو حیساب بانکیە، اینجا بە دوای سپۆنسەرا بگەڕیت. وەرگیرانت وە کەسێکی سپۆنسەرکراو بۆ کەنەدا گەرەنتی نییە و کاتەکەشی دیاریکراو نییە، تەنها حکوومەتی کەنەدا ئەتوانێت بڕیاری کۆتایی بیات لەسەر کەیسەکەت. یانی چی؟ یانی بۆ نمونە تۆ هەموو دۆکیمنتەکانت هەموو بەڵگەنامە و هەموو شتێک پڕکردەوە، فۆرمەکان تاوا بوو، نازانی کەی حکوومەتی کەنەدا وەڵامت ئاێتەوە. و بۆ نمونە کە تۆ پەیوەندی بە UNHCR ئەکەی نازانی کەی ناوت ئەگەڕێتەوە پەنابەر لە وڵاتە، بۆیە کاتەکەی کەس نازانێت. دوای جێبەجێکردنی هەنگاوەکانی سەرەتایی و دۆزینەوەی سپۆنسەر، ئەو کاتە دەستەکەی بە پڕکردنەوەی چەند فۆرمێک. ئێستا زانیمان کە ئەو کەسەی سپۆنسەرت ئەکا ڕێکخراو بێ یاخود سپۆنسەری 5 کەسی چەند فۆرمێک هەیە ئەوان پڕیەکەنەوە. ئەی تۆ چی پڕەکەیتەوە؟ Schedule A Sponsorship Background Declaration Form، دووەم Schedule 2 Refugees Outside Canada، Generic Application Form of Canada. هەموو فۆرمەکان دەنێریت بۆ IRCC یانی Immigration Refugee Citizenship Canada. دوای ئەو ئیمێڵێکت بۆ دێت کە فۆرمەکانیان بەدەست گەشتووە، یعنی تۆ فۆرمی خۆت و فۆرمی ئەو کەسێک کە سپۆنسەرت ئەکا هەمووی کۆکەیتەوە ئەنێری بۆ IRCC. و ئەگەر هەڵە هەبوو لە فۆرمەکانت بۆ دەنێرنەوە کە باشیکەیت. هەر شتێکت هەڵەت کرد بێت لە فۆرمەکان، زانیاری ناتەواوت پڕکرد بێتەوە، فۆرمەکەت بۆ ئەنێرنەوە ئەڵێن باشیکە ئەو کاتە کاتەکەی درێژە بێتوانێت بێت زیاتر چاوەڕێکەی. ئەگەری هەیە پرۆسەکە ڕەفز بێت یان قبوڵ، چونکە حکوومەتی کەنەدا بە دوواداچوون بۆ ئەو لایەنە یاخود ئەو 5 کەسە کات کە تۆ سپۆنسەرەکەن. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ هەموو شتێک تاو بێ و پەنابەربی لە وڵاتێکی تر و مافی پەنابەری وەرگرت بێت و هیچ کێشەیەکت نەبێت، بەڵام ئەو 5 کەسەی کە تۆ سپۆنسەرەکەن حکوومەت لە یەکێکیان لە دوانیان ڕازی نەبێت، ئەوە هەمووی کاریگەری لەسەر پرۆسەکەی تۆکە. لە ئەگەری قبول وەرگرتن ئەوە ئیمێڵت بۆ دەنێرن کە خۆت ئامادە بکەی بۆ چاوپێکەوتن، و دواییش بایۆمەتری و وێنەشت وەرەگیرێت. دوای هەموو ئەو هەنگاوانە دۆکیومنتی تایبەت بە سەفەرکردنت بۆ ئەنێرن و ئەڵێ خوا حافیز و بۆ خۆتی بۆ کەنەدا. من لەم ڤیدیۆیە بە شێوەیەکی گشتی باسی سپۆنسەرکردنی 5 کەسی و سپۆنسەرکردنی تایبەتم کرد، و ئەگەر هەر پرسیارێکتان هەیە لە کۆمنت بۆم بەجێبێڵن، ئەگەر هەر تێبینیەک هەر زانیاریەکی زیاتر ئەزانن لەسەر سپۆنسەرکردن و کە من ئاماژەم پێ نەکردووە لەم ڤیدیۆیە تکایە لە کۆمنت بۆم بنووسن بۆی خەڵکی ترێش سوودی لێ ببینێ. اینجا هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر منە بێ بڕۆم، خواتان لەگەڵ.